بەڕێزان خۆشەویستان، مانگی ڕەمەزانی پیرۆز تاو دێینەوە جەژنەتان پیرۆز بێ. خۆشەویستان، ئێمە خۆشی ئێوەمان دەوێت. بەڕاستی جەژنە شتێکی خۆشە، زۆر خۆشە، بەڵام بەوە خۆشترە کە تەندروست باش بین. ئەگەر جەژنەکەمان تەندروستی خۆش نەبێ واگەر جەژنەکەمان پڕ لە ئازاری گەدە و ناو هەناو و پڕ لە ڕشانە و خوانەخواستەم شتانە بێ، بەڕاستی جەژنە تامی نامێنێت. نەک لە خۆت تامی نامێنێت، تامی لە خۆت و لە خانەوادەکەت و لە چواردەورەکەشت نامێنێ. بۆی جەژنەکەمان خۆش بێ، تەماشای ئەم چەند ڕێنمایە تەندروستیە گرنگانە بن. بەڕاستی یەک، ئێمە بەڕاستی بەدەنی وەکو بڵێ وەکو بۆ تەنەریتێک کە بەیانیان نانی قورس دەفرێ. من لە جەژنەی ڕەمەزان لەگەڵ ئەو بەشە نیمە. ئێمە لە جەژنەی قوربان دەکرێ نانی قورس بخۆی لەبەرەوەی گەدە ڕاهاتووە، بەڵام بەیانیان لە جەژنەی ڕەمەزان وا باشە نانێکی سوک بخۆی وەکو ماست و وەکو شتێکی یاوها بەسیط کە پێشان دەتخوارد. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، دوای ئەوەی کە ئێمە کە جەژنە داهات، خۆتان ئەزانن کۆمەڵێک شیرنی دا ئەندرێ، کۆمەڵێک کولیچە و شەربەت و شتیوا دا ئەندرێ. ئەمانە شتی خراپ نین، نەریتێکی باشن بۆ ئەوی تۆ دڵی خەڵک خۆش بکەیت. بەڵام ئێمە دەکرێت ئەوانە بە شێوازێکی باش بەکاری بینین. بۆ نمونە ئەگەر ئەو چوکلێتەی کەوەری دەگری لە جیاتیەوەی بیخۆ، بەڵکو هەڵیگرا لە فترەیەکی داهاتوو دەتوانی بەکاری بێنی. پێویست ناکە ئەو دەقەیە هەموو چوکلێتەکان بخۆین یان کولیچەکان کە دا ئەندرێ. جا من بەڕاستی زۆر ئامۆژگاری دەکەم، ئێمە بۆ نابێ هەندێک شت هەیە مادەم تەندروستیە مادەم شەرعیە بیگۆڕین لە جیاتی دانانی چوکلێت بۆ خورمایە کە هەندێک با بڵین دەتوانی شتێکشی لەگەڵ دابنەی، لەگەڵ گوێزێک دایبنەی، یان ئەوە تا مەسەلەن میوەیەک دابنەی. ئەمانە زۆر گرنگترن بەڕای من لەو چوکلێت و لەو کولیچە و لەم جۆرە شتانە. بەهەرحاڵ ئەگەر دانراش ئێمە دەبێت زۆر وریابین، چونکە ئێمە وەکو ئینسان وەکو مرۆڤ خوای گەورە کە دروستی کردوین شتێکی بۆ دروست کردوین کە پێی دەڵێن بایۆلۆجیکەل کلۆک. بایۆلۆجیکەل کلۆک بەڕێزان ئەوەیە کە تۆ گەدەت یان ئەندامەکانت ڕادێ لەسەر ئەو کاژمێرە. بۆ نمونە مەسەلەن تۆ پێش ئەوەی کە ڕەمەزانت دەست پێ کرد، گەدەت نیوەڕوان داوای خواردنی دەکرد. لەبەرەوەی بایۆلۆجیکەل کلۆکی ئەوە وابوو دەبوایە نیوەڕوان خواردن بخوا. بەڵام ئێستا تۆ گەدەت نەبەیانیان خواردنێکی ئاوا زۆر دەخۆی، نە نیوەڕوان خواردن دەخۆی، هەتا ئەم بایۆلۆجیکەل کلۆکە دێتەوە شوێنی خۆی بە چەند ڕۆژێک، جاری وایە هەفتەیەک، جاری وایە 2 هەفتەی پێدەچێ. تۆ دەبێ ئەم وریابی لەبەرەوەی گەدە ئامادە نییە خواردنێکی قورسی تێ بکەیت. تۆ لەم کاتانەی کە بایۆلۆجیکەل کلۆکەکە هەتا ناتۆ تۆجێ خۆی دەبێت زۆر وریابی. ئەجینا تووشی هەوکردنی گەدە دەبی، تووشی ڕشانەوە، تووشی سکێشە، تووشی کۆمەڵێک نەخۆشی دیکە دەبی کە نەخۆکە خۆشی لە خۆت و ئەو جەژ نەخۆشە لە خۆت و لە خانەوادەکەت و لە چواردەورەکەشت تێک دەدەیت. بۆیە ئامۆژگاریەکی زۆر گرنگمان ئەوەیە وریای خواردن بن، وریای ئەو جۆرە شیرنانە بن. و خاڵی ئەخیر کە زۆر گرنگە بەلای منەوە بەڕاستی مەوزوعی منداڵەکانە. منداڵەکان ئەگە وریایان نەبین، زۆر جار من نەخۆشم بۆ دێ. زۆر منداڵ تووشی هەوکردنی کۆمەڵێک گەدە و تووشی کۆمەڵک کێشەی دیکە دەبێت. لەبەر چی؟ لەبەرەوەی منداڵ نازانێن نا منداڵ هەر ئەیخوا بە تایبەتی چوکلێت هەرچی تۆ ئەگەر وریایان نەبین بەڕێزان، هەرچی چوکلێت هەیە ئەیخوا، هەرچی کولیچە هەیە ئیخوا. دوایی کاتێک تەمەشاکەین زۆربەی منداڵەکان تووشی ئیسهالی و تووشی ڕشانەوە و تووشی کۆمەڵک کێشە دەبن. بۆیە هیوام وایە جەژنەکە بە خۆشی ڕابگرین، بە تەندروستێکی باش ڕابگرین. لەبەر ئەوە تەندروستی ئەگەر نەبێ بەڕاستی ژیان هەرچەندە شوێنەکە خۆش بێ، هەرچەندە مناسباتەکە خۆش بێ، بەڵام ژیانەکە خۆش نابێ. بۆیە دەبێ ئەم ئامۆژگارانە جێبەجێ بکەین و دووبارە و سێبارە جەژنتان پیرۆز بێ. و هیوام وایە خوای گەورە ڕەمەزانی هەموو لایەکمانی قبول کردبێ. زۆر سپاس بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.